سڵاو لە خوێنەران و بنەرانی ئاژانسی نوژنها. ئەمڕۆ 2 ساڵ بەسەر شەیدکردنی هەردوو ژنە ڕۆژنامەنووس گوڵستان تارا و هێرۆ بەهادیندا گوزەر دەکات. 2 ساڵ بەر لە ئێستا لەسەر ڕێگەی سەید سایق بۆ سلێمانی بە هێرشی درۆنی دەوڵەتی داگیرکەری تورکیا هەردوو ژنە ڕۆژنامەنووس و خەباتکاری ڕاگەیاندنی ئازاد شەهید دەبن. ئێمە ئەمڕۆ هاتووینەتە شوێنی کارکردنی هەردوو ژنە ڕۆژنامەنووس. لەم بەرنمەیەدا دەردەکەوێت کە ئێرە تەنها شوێنی کارکردنیان نەبووە، بەڵکو بە کامێرە و قەڵەمەکەیان خەبات و تێکۆشانیان لە پێناو دەنگی ئازاد و ڕاگەیاندنی ئازاددا کردووە. ئێمە ئەمڕۆ دەچینە لای هاوکار و هاوڕێکانی هەردوو ژنە شەهیدی ڕاگەیاندنی ئازاد، بزانین خەبات و تێکۆشانی هەردوو ژنە ڕۆژنامەنووس چۆن دەنرخێنن. دەستێکم سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان دانەوێنم و بە تایبەتیش بۆ هەردوو هەڤاڵم شەهید گوڵستان تارا و هێرۆ بەهادین. یاد و یادەوەری ئەوان هەمیشە لە ذهنی ئەمەدا هەمیشە زیندووە. بێگومان کار و خەباتی هەرێکێکیان لەناو ڕاگەیاندنی ئازادا ڕۆڵ و پێگەیەکی بەرزی هەبووە. ئەوان مامۆستای ئێمە بوون. بێگومان کارکردنی ئەوان تەنها وەکو ڕاگەیاندکارێکی ئاسایی نەبووە کە ڕۆژانە کاروباری خۆی بەڕێوەبەرێت، بەڵکو هەردووکیان ڕۆژنامەنووسی ئیدۆلۆژی بوون. ئامانجێکی گەورەیان هەبوو بۆ دیموکراسی، بۆ ئازادی ژن، بۆ ژینگە، بۆ زۆر بواریتر لە ذهنی ئەواندا جیاواز بیر و خەیاڵەکان بۆ کاری ڕاگەیاندن ئەکرا. بۆیە ئێمە زانی ڕۆژانە کاری ڕاگەیاندن لە ئێستادا زۆر زۆرە، بەڵام چۆنێتی دەستگرتنی بابەتەکان گرنگە. بۆیە ئەو دوو ڕۆژنامەنووسە جیاوازی ئەوان، زیندوهێشتنەوەی ئەوان لە ذهنی ئێمەدا ئەوە بوو کە ئەوان ئامانجێکی زۆر زۆر گەورەتریان نەبوو وەک دوو ژنی ئازادی خواست هەمیشە بە فکرێکی ئازادەوانێ کارەکانی خۆیانە کرد، بە بیرێکی ئازادەوانێت تێکۆشانی خۆیان دەکرد لە هەر جێگەیەکە کەم و کورتی هەبوو بێت، لە هەر جێگەیەکە پرزگەلێک هەبوو بۆ کۆمەڵگا لە هەر پارچێکی کوردستان ئەمان خەمی ئەوەیان دەخوارد و کاری خۆیان دەکرد. ئەگەر بێمە سەر هەڤاڵ گوڵستان تارا، هەڤاڵ گوڵستان نیوەی تەمەنی خۆی بەخشی بە ڕاگەیاندنی ئازاد و کارکردن لە هەموو بوارەکانە کاری کردووە. لە هەر جەیەکە پێویستی هەبوو بێت وەکو ژنێکی ئازادی خواست ڕۆڵ و پێگەی خۆی پیشانداوە بوو بە مامۆستای هەزاران گەنجی وەک ئێمە کە هەتاوەکو ئێستاش لە دوای شەهیدبوونی ئەواندا یاد و یادەوەری ئەوان، کار و خەباتی ئەوان، بیرەوەرەکانی ئەوان ڕۆژانە ئێمە گوێبیستیە بین. چونکە کاتێک ئەگەر تۆ بە فکرێکی ئازادەوانە ئیشکەیت، بە دڵ ئیشکەیت و ئامانجەکەت گەورە بێت، هەرگیز بیرەوەرەکانت کار و خەباتی تۆ ون نابێت. بۆیە هەمیشە بە زیندوو دەمێنێتەوانێ. بە هەمان شێوش بۆ شەهید هێرۆش بە کاژنێکی گەنجی باشووری کوردستان بوو، ئەویش لە کارەکانی هەمیشە ڕەنگی کارەکانی، ناوەڕۆکی کارەکانی، ڕۆڵی ئەو وەکو ژنێکی گەنج جیاوازتر بوو لە هەموو ژنانی گەنجی ترکە لە ناو ڕاگەیاندنا کارەکان و هەمیشە خۆشی باسیەکەی وت من ئەندازیار بووم، بەڵام زۆربەی هاوڕێکانم پێیانوتم بۆچی هێرۆ تۆ لە ناو ڕاگەیاندنا کارەکەیت. بەڵام هێرۆ عەشقی هەبوو، بە هەمان شێوە هەڤاڵ گوڵستانیش عەشقیان هەبوو و لەبەرەوەی فکری ئەوان، باوەڕی ئەوان بەو جۆرە کارکردنە بوو ئەوە ئەوانی هێشتوانەوە بۆ شەهیدبوونیشیان، تەنانەت لە دوای شەهیدبوونی ئەوان هەمیشە هەم لە پێش شەهیدبوونیشان و هەمیش دوای شەهیدبوونی ئەوان هەمیشە ڕۆڵ و پێگەیەکی بەرزیان هەبووە. هەڤاڵەتی ئەوان، هاوڕێتی ئەوان لەگەڵ ئێمەدا بێگومان لە کاتی کارکردنی ڕۆژانەمانە ئێمە کۆمەڵی گەنج بووین کە تازەزان کۆمەڵ تەواو کرد و کاتی لە ناو ڕاگەیاندنی ئازادەوانێ بەر هەڤاڵ هێرۆ کەوتین و بەڕاستی هێرۆ بۆ من هەمیشە جێگەی سەرنج بوو کە ژنێکی گەنج بۆ جۆرە سادە، خاکی، دڵنەزم کارەکانی خۆی کرد. هەمیشە لە کۆنتڕۆڵکردنە زۆر زۆر وربین بوو و هەمیشە سەرنجی خۆی ئەدا لەگەڵ هەر کارێکی کە تۆت کرد. زۆر زۆر سەرنجی هەموو کارە میدیاکانی دەرەوەشێدا، نەک تەنها ئی خۆمان، و هەمیشە لە ناوەڕۆکە بەهێز بوو و هەمیشە ئی خوێندەوانێ. بۆیە بەڕاستی کاتێک سێری ڕەفتاری ژیانی هەرێکێک لەو هەڤاڵانە بکەیت، تەنانەت شەهیدانی تریش، تۆ تێگەی ئەوانە بەڕاستی بۆ ئامانجەکە ئیشیان کردو، نەک بە ڕووکەش یاخود بۆ ناو بێت لە ناوکاری میدیادا. بۆیە ئەمە هەمیشە ئێمەی نزیکترە کردەوە لە ڕۆحی ئەوان. ڕۆژ بە ڕۆژ ئێمە هەر ئیشێکمان کردایە ڕەخنەکانی ئەوان، کارەکانی ئەوان، سیرکردنی ژیانی ئەوان ئێمەی هەتا ئەهات بەهێزترە کرد و
تموحی ئێمە زیاترە بوو بۆەوەی کە ئێمە چۆن بتوانین نەبینە ژنێک تەنها بە ڕووکەش کارکەین بەڵکو لە جەوهەرە بە فکر لە ناوەڕۆکدا ئێمە خۆمان قوڵ بکەینەوانێ و هەمیشە بتوانین ئەو هێڵە ڕاستەی کە هێڵی ئازادی ژنە لەسەر ئەو هێڵە بەڕاستی ئیش بکەین لە هەر شوێنێک گرفتێکە بێت کێشەیەکە بێت ئەو چاوانەی ترکە کاری بۆکەن چاوی ئێمە زەهنی ئێمە دڵی ئێمە جیاوازتر بێت بەڕاستی کار و خەباتی ئەوەن تاوەکو ئێستاش زیندوو ماوەتەوە هیچ ڕۆژێک نەبووە هیچ کاتێک نەبوو ئێمە لە بیری بکەین بەڵام ئەوی کە گرنگە ئەو ئیرادەیە کە ئەوان دروستیان کرد بەڕاستی کارکردن لەگەڵ ڕاگەیەنکاری ئازادیخوازە زۆر جیاوازە لە جەوهەرە یعنی بەنەمانیان یاخود لە دوای شەهیدبوونیان ئەو ئیرادەیان دروست کرد کە بەڕاستی ئەوە ینی زیندوی هێشت و ئیرادەیە بوو کە لە هەرێکێکمانە چۆن کاتێکە ڕوبەڕووی هەر ناڕەحەتیەکە بێتەوانە یان هەر کێشەیەکەیەتە بەردەمت یان کاتێکە باڵەکەت لەوێدا نامێنێت تۆ چۆن ئەو ڕۆڵ و پێگەیە هەمیشە بە زیندوی ئێهێڵیتەوە یاخۆ چۆنە بیتە ئەو ڕێهەواڵەی کە بتوانی هەزاران ڕۆژنامەنووسی تر بێنیتە سەر ئەو ڕێگەیە و بەڕاستی ئەمە وەشمان نیشان داوەکو ڕاگەیەنی ئازاد هەم لە ساتی شەهیدبوونیشانە هەمیش لە دوای شەهیدبوونیان بەڕاستی هەموو ژنانەی کە لەناو ڕاگەیەنی ئازادا ئیشانەکە ڕێی ئەوانیان گرتەوە و ڕەنگە لە زۆر شتاکەم و کورتیمان هەبێت ڕەنگە جێگەی ئەوان بە هیچ شتێکی ئەم دنیاە نەتوانین قەرەبوو بکەینەوە کار و خەباتی ئەوان پێگەی ئەوان بەڵام بە هەموو کەم و کورتەکانەوانە ئێمە وەستاوین و بەردەوامی لەو ڕێگایدا و هەمیشە و ئیرادەی ئەوان ئەو ئامانجی ئەوان هەیان بوو ئێمە و کوڕاگەیەنی ئازاد بوونی ناکەین و بەردەوامە بین لێرەشەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی و هەردوو هەواڵمان سەرجەم شەهیدانی ڕۆژنامەنووس چ جای لە ڕێی خەباتێکی گشتیا و بێتن یاخۆ ڕێخەباتی ڕۆژنامەنووسی بێ ئەمە جێگەی ڕێز لێرانە بەڕاستی ئەگەر باس لە هەردوو هەواڵ بە تایبەت بکەین لە کاری ڕۆژنامەگەریە پیشەی ڕۆژنامەگەری پیشەیەکی زۆر پیرۆزە و ئەوەی کە هەواڵگوڵی و هەواڵهێرۆ کردیان بۆتە نمونەیەک بۆتە سەردەستەیەک بۆ سەردەم ڕۆژنامەنووسانی باشووری کوردستان بەتایبەت لە کاتێکا کە گوڵستان تارا ڕۆژنامەنووسێکی باکوور بوو لە باشوور خزمەتی کرد ئەمە نیشانەی ئەوە بوو کە پێمان بڵێ کاری ڕۆژنامەگەری تەنها لە چوارچێوەیەکی بچووکە قەتیس نامێنێ و دەرچەیەکی بەرفراوانە پێویستەکە ئێمە ڕێگەی شەهیدان یاخود ڕێگەی کاری خەباتگەڕی بکرینە دەست بۆی بەردەوامی بە پیشەکەمان و پیرۆزیەکەی بدەین کاری ڕۆژنامەنووسی وەگوتم پیشەیەکی هەمیشەیە پیشەیەکی بەرفراوانە شەهادەتی تیابێ دڵنیام لەوە برینداربوونی تیابێ ئەم دوو هەواڵەش کەمترنی لە زۆربەی ڕۆژنامەنووسەکانی تر کە شەهادەتیان هەبوو لە ناوکاری ڕۆژنامەگەریە من نتوانم بڵێم خۆشحاڵم بەوەی کە ئەبینم ڕاستە سەرەتاکان بابەتە ڕوویا ترسێکی لای زۆربەی ڕۆژنامەنووسان دروست کرد بەتایبەت ئەوانەی کە لە ڕێگەی چاپەمەنی ئازادا کارەکەن وای کرد کە چۆن بڵێ سڵەمینەوەیەکە بێ لە بابەتەکە دوورکەوتنەوەیەکە بێ بەڵام جێگەی خۆشحاڵیە دوا بەدوای تێبەڕبوونی ئەو بارە لە دۆخەکە تێگەیشتین ئێستا بەشخەناسیەوە ئێڵم کە ڕۆژنامەنووسی ژن و تەنانەت پیاویشمان زیای کردو لە بابەتەکە هەمووشیان لەسەر درێژە بەدەری خەبات یاخود دروشمی گوڵی و هێرۆن بۆ درێژەدان بەکاری ڕۆژنامەگەری دوای 2 ساڵ ئەتوان بڵم دوای 2 ڕۆژ لە شەهیدبوونی هێرەبادین بۆ ئێمە هەموو سات و هەموو کات و بۆ لە حسەیەکیش لە خەیاڵمان تێپەڕنا بۆ لە کاتی پێکەنینمان ناخواردنمان خەوتنمان هەستانمان هەموو لە حسە و ساتێکمان هێرۆ ئەمانگەێنێتەوە ئەو ڕۆژی کە تیا شەهید بووە من لە ماوەی ئەم 2 ساڵە هەموو ڕۆژێکم لە ناو گریانی دایک و پشتچەمانەوەی باوکم و سەرسپیبوونی باوکما بینیوە بەڵام ئەوەی جێگەی شانازی و دڵخۆشی ئێمەیە هێرۆ نەک بۆ بە سیمبولێک لە نێوان هاوڕێکانیان لە نێوان برادەر و کەسە نزیکەکانیان هێرۆ بۆ بە پرشنگێک لەم شارە با بڵێم بە تایبەتی کە ئەوە جێگەی خۆشحاڵێکە تا ئێستا هاوڕەکانی هێرۆیان کردووە بە پێشەنگێک بۆ خۆیان بۆ لە حسەیەکیش هێرۆیان لەبیر نەکردو بەڵکو کردویانە بە ڕێڕەوێک و بە دوای شوێنپێکانی هێرۆیە ئاڕۆن ئەوە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە کە تۆ ئەم کارە ساتە گەورە ڕوویە کە تۆ لە وڵاتە کە زیاد لە حەد خەم ساردن لەوەی کە ڕوو ئەیە گەنجێک لە وڵاتە بە شێوێکی ناحەق شەهید ئەبێ هیچی بۆ ناکرێن بەڵام ئێمە لەم شارە کە ئەم هاوڕێ و ئەم کەسە باشانەی هێرویان لەبیر نەکردو بەڵکو کردیانە بە سیمبولی هەموو کارێک ئەوە بۆ ئێمە جێگەی دڵخۆشی و جێگەی دەستخۆشیە.
خۆی شەهیدبوونی هێرە و کارەساتێکی ئەوەندە قورس بوو، ینی کەسایەتی هێرە و کەسایەتێکی ئەوەندە جوانە کە ینی دابنیشی هەتا کۆتایی تەمەنت خەفەتی بۆ خۆی هێشتا خەفەتەکە بەشی ڕۆژێک بوونی هێرۆ ناکە، ئەوەندە کەسایەتێکی گەورە و ئەوەندە کەسایەتێکی جوانی هەبوو. بەڵام لە ناو ئەم هەموو خەفەت و لە ناو ئەم هەموو قورسی و بارودۆخەدا لە پاڵ بێباکی حکومەت و لایەنی دەسەڵاتداری ئەم وڵاتەدا بوونی هێرۆ ئەم ڕێکخراوە بە ڕێزانە کە ئەنی زۆربەی ڕۆژەکان سەردانی ئێمەکەن هەواڵمان ئەپرسن هێرویان کردو ئەچتە هەردام و دەستگایەک لە ئەوان سیرەکەی وێنەیەکی هێرۆ یا بۆ نمونە وتەیەکی هێرویان کردووە بە سمبولێک بۆ خۆیان. ئەنی هێرۆ فەخر و شانازیەکی بۆ ئێمە جێهێشتووە کە ئەچینە هەر شوێنێک ئەڵێن خوشکی هێروین یا کەسوکاری هێروین هەمووی لەبەرمان هەڵ ئەستێ، یعنی ئەوەندە فەخر و شانازیەکی بۆ جێهێشتوین لە ناو ئەم کەس و لایەنانەدا. ئێتر ینی واو لێ ئەکا کە ئەو خەمە لە سەرشانە سووک بێ ئەبێ بڵێ هێرۆ باشەمە چ کەسێ بوو ئەبێ چی کرد دەبێ ئەم فەخر و شانازیە کە تۆ ئینسانێک لەوانەیە بە 6 ساڵی تەمەنی نەتوانێت فەخر و شانازیە بچنێتەوانێ. هێرۆ لە ماوەی ئەو بەهاری تەمەنەیە کە گەنجێکی جوان و بوێر بوو ئەو فەخر و شانازی بۆ ئێمە جێهێشتووە. لە دوای هێرۆ ڕاستی خانەوادەکە ئەڵێ باڵێکی ماتەمینی بەسەرمانە کێشاوە، چونکە ئەڵێ ئینسان پێ ئەکەنین هەڵەسیندا ئەنیشین ئاگەڕێن ژیانی خۆمانەکەین، بەڵام ئەڵێ چی بەجەستەیەکی مردوو ڕۆحە لێرانە بەجەستەیەکی زیین و بە ڕۆحێکی مردوو. بەڵام ئێمە سوپاس بەخوا هێرۆمان کردووە بە ڕێڕەوێک بۆ خۆمان کە ینی ئەو ڕێزەی هێرۆ لە ئێمەیەگرت، ئەو دەستگرتنەی هێرۆ لە ئێمەیەگرت، ئەو سۆز و خۆشەویستی بۆ ئێمەی هەبوو ئێمە لە ناو یەکا بیپارێزین. ئەو تا ئێمە لە دوای هێرۆوە سوپاس بەخوای گەورە خۆشەویستیمان لە بینی یەکتریا، متمانەمان لە بینی یەکتریا لە جاران چەندێک زۆر بوو دوو ئەوەندە زیادی کردەوە. ئەزانین جێهێشتنی یەکتری چەندە سەختە. کۆسپی هێرۆ بۆ بە ماڵێک بۆ بە 4 دیوار بە هەموو ئەو کەسایەتی کە هەی بووە، بە هەموو ئەو توانە و ئەو خولیانەی کە هەی بووە ئێمە لە ناو ئەو 4 دیوارە داناوە بۆ بە ماڵێک بۆ ئێمە هێرۆ، ینی بۆ بە ئیلهامێ بۆ ئێمە هەر شتێک ئەەکەین. ئەبینم باوکم هەر شتێکەکە بۆ هێرۆ ئەیکا. خۆی لێرە ئێمە سوپاس بەخوا کە ئیماندارین، ینی لقای ئێمە و هێرۆ ئێرە نییە، تاوا نەبووە. ئێمە کە زانین هێرۆ ئەیبینینەوە بەم زانە ئینشاءڵڵا. ئەوە بۆ خۆی ئیلهامێکیەوە بە ئێمە کە بەرگەی ئەمە بگرین. ئینجا کەسایەتی هێرۆ کە ئەوەندە کەسایەتێکی سەنگینە، ئەم هاوڕێ باشانەی کە ئەبینین هێشتا شەهیدبوونی هێرۆ بۆ ئەوان هەمان ڕۆژە کە لەسەر ڕێبازی ئەمانە هەمووی بۆ بە پشت و پەنایەک بۆ ئێمە کە بەرگەی ئەوە بگرین. ئەوەی زۆر سەختە لێرانە بێبەشبوونی ئەو مناڵانەیە لە نازی هێرۆ. بۆ نمونە کابینم کۆڤان هێشتا هەمان کۆڤانە کە هێروی لەدەستداوە. ئەو مناڵە ئەبینم کە زۆ بێنازە، ئەبینم کە چەند کزە لە دوای هێرۆوە. بێبەشبوونی ئەو مناڵانە لە نازی هێرۆ زۆر سەختە بۆ ئێمە کە بینی هەتا ئێستاش باسی هێرۆ ئەکەن. کۆڤان ئەو خەمۆکەی تووشی بووە یاخود ئەو کزی تووشی بوو هەتا ئێستاش بەردەوامە. ئەمانە هەمووی لە دووری هێرۆ بۆ خۆی تا ئێستا جێگەی داخە. ئێرە دوا منزڵگەی هێرۆ بەهادینە. گوڵستان تاراژ گەڕایەوە زێدی خۆی. وەک بینیمان هاوڕێ و هاوخەباتەکانی لەگەڵ خانەوادەکەیدا باز لە شکۆ و کار و خەباتی هێرۆ بەهادین و گوڵستان تارایان کرد. ئەمە دەری دەخات کە ئەوان تەنها کاری ڕۆژنامەنووسیان نەکردووە، بەڵکو خەبات و تێکۆشانیان لە بێناو بیر و باوەڕێکدا کردووە، بۆ فکرێکی ئازادی تێکۆشانیان کرد. بۆیە ئەمە دەری دەخات کە شەهید نامرێت و هەردەم لە زەهن و بیر و خەیاڵی هاوڕێ و هاوخەباتەکانیدایە.